لە دوای ڕووداوە خوێناویەکانی چەند ڕۆژی ڕابردووی عێراق کە بەپێی ئامارە جیهانیەکان کوژراوەکانی گەیاندوتە 460 و بریندارەکانیشی لە سنووری 1400 کەس تێپەڕاندووە. بەڵام هێشتا سویەکی ڕوون بۆ داهاتووی سیاسی و ئابووری و ئەمنی وڵات نابینرێت. گەرچی حکوومەت و پارتە پێکێنەرەکانی و لایەنگرە سوودمەندەکانیان بەردەوامن لە سەرەوەی تێکدەران و نۆکەرانی بێگانە دەستیان هەیە لەو ڕووداوە خوێناویانەدا، بەڵام ڕای گشتی ناوخۆی و جیهانیش لە دوای بەهاری عەرەبی زۆر باش لە وزاراوەیی دەسەڵاتە تۆتالیتار و دیکتاتۆرەکان تێگەیشتون کە ئەوە هیچ بنەمایەکیان نییە، باڵکو دەسەڵات و دەستگا سەرکوتکەرەکانێتی بەو تاوانانە هەڵدەستن. گەلانی عێراق چیتر ناتوانن باوەڕ بە باڵێنی پارتە سیاسیەکان بکەن، چونکە لە دوای ڕووخاندنی ڕژێمی پێشەوە کە ئەوان تۆمەتباریان دەکرد بە دزین و لە ناوبردنی بودجەی گشتی کەچی بەپێی راپۆرتەکانی شەفافیت و بانکی جیهانی لە ساڵی 2003 بەدواوە زیاتر لە 450 ملیار دۆلاری بودجەی وڵات لە پرۆژەی فەرمانبەری وەهمیدا بەفیڕۆ دراوە. ئەوە لە کاتێکدایە لە 90% بودجەی وڵاتیش پشت بە هەناردەکردنی نەو دەبەستێت و هەروەزەیەکی جێگرەوە لە داهاتوودا بژێوی و بودجەی وڵات دەخاتە مەترسیەوە. عێراقی دووەمین وڵاتی ئۆپیک لە ناردنە دەرەوەی نەوتدا بەهۆی نەبوونی شەفافیت و گاندەڵی بێئەندازەوە ئێستا دەستەویەخەی قێرانە گەورەکانی نەبوونی کارەبە و دابەزینی ئاستی خزمەتگوزارە پزیشکەکان و وەستانی پرۆژەکان و بێکاری لاوان و دانەمەزراندنیان بووتەوە لە کاتێکدا نیوەی خەڵکی عێراق تەمەنیان لە خوار 21 ساڵەوەیە بە تەواوی وڵاتی خستووەتە ناو هەژارێکی کەمەرشکێنەوە. نەمانی متمانش بە ئابووری وڵات و خستنە گەڕی سەرمایە لە پرۆژەوە بەرهێنەکانیدا نەک سەرمایی دەرەکی نەهێناوەتە ناو وڵاتەوە، بە پێچەوانەوە سەرمایی سەرمایەدارانی ناوخۆشی بردوتە وڵاتانی دەرەوە و لەگەڵ ئەوەی حکوومەت هەلیکاری نییە بۆ دامەزراندنی لاوانی وڵات، کۆمپانیەکانیش بەهۆی ڕاوەسانی پرۆژە و مایەپووجبوونی کەرتی تایبەتەوە دەرگای هەلیکاری ئەوانیش داخراوە. بەپێی ئامارەکان ئێستا زیاتر لە 10 ملیۆن لە خەڵکی عێراق لە ژێرهێڵی هەژاریەوەن، بۆیە ئاسان نییە پارتەکان و سیاسەتمەدارانی سەرمایەدار و بازرگان و مافێی خاوەندە سەڵات و میلیشەی چەکدار بتوانن باوەڕی جەماوەر بگۆڕن بەوەی هەلی تریان بۆ نوێ بکەنەوە بۆ چاکردنەوەی ئەوەی خاپوریان کردووە. ئەوەی لە شەقامی عێراقیدا ڕوودەدات شۆڕشی هۆشیاریە و لە پێناویشیدا خوێنێکی زۆر ڕژاوە، بۆیە لە دوای ئەو قەسابخانانەی ڕۆژانی ڕابردوو هێشتا خۆپیشاندەران بە یەکڕیزی و دڵگەرمیەوە ڕاوەساون و سوورن لەسەر خواستەکانیان.